پێکەنین پێکەنین شیرینی ژین پێکەنین لابەری تووڕەی و قین جوانیە خۆشیە وەک دیاری پێ بکەنن پڕ بە دڵ باگەڕ و تین پێ بکەنن پڕ بە دڵ باگەڕ و تین پێ بکەنن پڕ بە دڵ باگەڕ و تین. عەزیزانی من بەیوام زۆر باش بن. من زۆر دڵخۆشم کە ئێستا لەگەڵتانم بۆی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم. جا ژمارەکانمان بۆی کە بتوانن پەیوەندیمان پێوە بکەن 0 460 99 یاخود 0 751 849 03 13. زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ بۆ دابینکردنی دیاری جوان بۆ ئازیزانمان. هاوڕێیانم هەروەکۆزانن بەرنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێک سعات 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابێ. جا ئەمڕۆ منتان لەگەڵم بۆ ئەوەی کە ئاستی ژیری هاوڕێکانم تاقی بکەینەوە و دیاریان پێشکەشکەین. بڕۆینە لای پەیوەندەکان. پێتان خۆشە بێت؟ پێتان خۆشە بێ بینەران؟ منیش پێم خۆشە بێت. زۆر چاکە. کەواتە دەستێکین یەکەم پەیوەندی ئەمڕۆمان بابزانین کێمان لەگەڵا. هەنی؟ کانی. قەیرە نزیکە لە هەنی. کانی؟ بەڵێ. چۆنی؟ چەند کارخان باسی زۆر سپاس. قوربانە بم. من باشم. تۆ چۆنی کانی گیاندڵ و باسە؟ وەڵا باشم زۆر سپاس. یاخوا باش بی. پێم خۆشە کە باشی. پێم بڵێ ئەمڕۆ چیت کرد؟ سەرقاڵی چی بووی؟ ئەمڕۆ؟ بەڵێ؟ ئەمڕۆ بڵا لە مەکتەب بووم ئێستا هاتمەوە ئیتر بینین بهینەکەی ئێوە کەناڵەکەی ئەوم بینین ئیتر حەزم کرد پەیوەندیتان پێوەکەم. خۆشحاڵین. ئاگادارن بینەران کانی کە بینیوێتی خستوێتە سەر کورساوتێتی ئای سەکاتی ژیری و دیاریە یەکسەر پەیوەندی پێوە کردوین. زۆر دڵخۆشین کانی گیان. ئێستا تۆ یەکەم هاوڕێمانی کە ئەمڕۆ لەگەڵمانایە. جاکانی پێم بڵە حەزت لە کام بڕگەی بەرنامەی ژیری و دیاریە؟ وڵا هەمووین پێ خۆشە. هەموویت پێ خۆشە؟ بەڵێ. ئەو باشە. من کانی حەزم لێیە یاری بکەم لەگەڵ هاوڕێکانم. اینجا مناڵەکانی هاوڕێم کە پەیوەندیم پێوەکەن یاریان لەگەڵەکەم پێشەوەی کە بڕۆمە لای بورگەکان. جا پێت خۆشە یاریکیش لەگەڵتەوە بکەم؟ بەڵێ. زۆر باشە. منیش پێم خۆشە بێت. یاری ڕەنگەکانەکەین. تۆ ڕەنگم پێ بڵێ و منیش دەستی لێم. بەڵێ باش. یەک دوو سێ. یەک دوو سێ. دەستوان پێ کرد. ڕەنگی چی؟ ڕەنگی سوور؟ بەڵێ سوور. هۆ قەنەفەیەش سوورە. باڕاکم. ئەمەش سوورە. ئەمە سوورێک. ئەوە سوورێک. دەستم لێ ڕەنگێکی تر. ڕەنگی چی؟ شین؟ بەڵێ. ماڵەکەی زیتەڵە. ڕەنگێکی تر. ڕەنگی سەوز. واو یەک دنیا باخچەمان هەیە ئێمە. ڕەنگی سەوز. دەستم لەو ژیە. بردمەوە وانە؟ وای ئەفەرین. زۆر سپاس. چەپڵێکی بەهێز بۆ من. دەست خۆشکانی گیان. اینجا نۆرەی منە. ڕەنگی پرتەقاڵی. پرتەقاڵی؟ بێڵێ؟ ڕەنگی پرتەقاڵی تۆ دەستی لێ بە؟ من دەستی لێم بۆستە. بۆستە. یەک دەق. دەستی لێیە. تخوا. دەستیالە چی؟ هینێکم هەیە جاتێک ڕەنگی پرتەقاڵیە دەستم لێیە. قوربانی بم کەواتە ڕاستگۆ بوو. هەربژی چەپڵێکی بەهێز. زۆر باشە. ئەڕۆینە لای چەرخەکەمان. باشە با بینێر. باشە با بڕۆین. یەک. کانی پێم بڵێ؟ یەک. نا.
یەک دوو سێم پێ بڵێ. یەک 1 2 3 سێ. زانیاری گشتی ئەڕۆینە لای پرسیارە گشتەکانمان. کانی حەزت لێ لەسەر چ بابەتێک پرسیارت لێکەم؟ تەندروستی، وەرزشی، ئاژەڵ و گەردوون و سروشت کامیان؟ بەسە یەک دقە وەرزشی. کانی کامیان؟ بەڵێ وەرزشی. وەرزشی کاتە پێم بڵێ 1 2 3. 1 2 3 هەر بژیت. دەستە. پرسیاری چوارم وەڵامەکەمان ئەبێ پرسیارەکە بخوێنمەوە نیە؟ کانی بەڵێ تۆ یاری دوو گۆڵی زانی تۆپی پێ؟ بەڵێ ئەمڕۆ لە مەکتەب کردمان. چۆن؟ ئەمڕۆ لە قوتابخانە کردمان یاری دووگۆڵی. خۆ بەڕاستە؟ گروپەکەی ئێوە براوە بوون تیمەکەی ئێوە؟ وەڵا بە قەدەر یەک بوون، یعنی هەر دووکمان وەکو یەک خاڵمان کرد، 2 بە 2 بووین. 2 بە 2 بوون؟ بەڵێ. ئەی بژیت، ئەی پێم بڵێ تۆ گۆڵچی بووی یان ڕاکەر بووی چی بووی؟ وەڵا من لە جێمی یەکەما گۆڵچی بووم، لە جێمی دووەما یاریدان بووم. ئەی بژیت کانی بەڕاستی زۆر لێ هاتووی. منیش حەزم لە تۆپی پێەیە، بەڵام من ڕاستی کانی بینی خۆمان بێ کاری تۆپی پێەکەم بەزە بم بە گۆڵچی چکە لێی نازانم. ئەگەر هاتم لەگەڵ ئێوە شایاریم کرد بمکەن بە گۆڵچی باشە؟ نا لە خزمەتان بەخێر بێ. بە زۆر باشم لە تۆپ گرتنەوە، قەت ناڵم گۆڵم لێکرێ. زۆر باشە بکاتە وەڵامەکەمان نەزانی. پرسیارەکەمان ئەڵێ پرسیاری چوارەم لە ناو یاریزانانی تۆپی پێدا کێ بۆی هەیە شانی یاخود دەستی بەکاربهێنێت لە کاتی یاریکردندا؟ گۆڵچی، هێرشبەر، بەرگریکار. گۆڵچی. دڵنیایت؟ ئەدەتان پرسیارەکە بڵێیتەوە؟ دوودڵ مەبلێ بەس با بیخوێنمەوە دووبارە. لە ناو یاریزانانی تۆپی پێدا کێ بۆی هەیە شانی یاخود دەستی بەکاربێنێ لە کاتی یاریەکەدا، لەبەرەوەی کە یاری تۆپی پێ بە پێ یاریەکە ئەکرێ نابێت دەست بەکاربێنی تۆپەکە بگریت، بەڵام یەکێکیان بۆی هەیە تۆپەکە بگرێت دەستی بەکاربێنێ شانی بەکاربێنێ کامیانە؟ گۆڵچیە. گۆڵچی گۆڵپارێز، هێرشبەر، بەرگریکار. گۆڵپارێز. گۆڵپارێز بازانین ڕاستە؟ ڕاستە. هەر بژیت کاری پیرۆز بێ براوە بوویت. مینامە لەگەڵا سێرکەن ئیسە من خۆمە شارمۆ باشە؟ بۆ سنسێکم زان چۆن خۆمە شارمە. مینا؟ بەڵێ. هەمێوتم خۆمە شارمەوە. باش. ئەلو؟ چۆنی دادە دەواش. وتم زام ئەڵێ ماریان تۆر چۆنی؟ کەواتە خۆشارنەوەکەم بەکەڵک ناوە منە ناسیەوە دەن و باسە؟ وەڵا باشی. یاخوا باش بی. تۆ ناو چییە؟ مینا. مینا. مینا ئەتوانی سێشتم پێ بڵێ بە حرفی میم؟ بە حرفی میم؟ بەڵێ وەکو مینا وەکو ئەتوانم ناو بڵێم؟ ئەتوانی ناو بڵێ، ئەتوانی ناوی ئاژەڵ بڵێ، ناوی میوە بڵێ، ناوی شتێک. ناوی چی؟ مەیمون. ئێ؟ مەیمون. مۆز. یەک دانت ماوە. مۆزوو مەیلی. قەیسی؟ مەیلی. مەیلی. کاتێک چەپڵی بەهێز.
مینا بەڵێ مینا منیش حەزم لە هینە حەزم لەو یاریەیە حەزم لە چەپڵەشە هاوڕێیانی کۆنتترۆل چەپڵەم بۆ لێبن پرسیارم لێکە حرفێکم پێ بڵێ منیش سێشتە پێڵم با حرفێک پیتیا بێت پیتی چی؟ پێ پێ بە پێ دەست پێکایان پیتیا بێ پیتیا بێت پێ پیتیا بێت پەڕەشوت ئێ پەشمەک پەشمەکیش زۆر خۆشە بەڵێ پەپولا چەپڵی بۆ لێبە مینا بەڵێ مینا ناکۆ خۆم زانیم پەپولەکە نەخێر وەڵڵا هەمووی خۆم زانم مینە بەس بینی خۆمان بێ پەپولەکەیان پێوت بەس سێرکە مینا ئەزانی چێکەین گۆرانێکە بۆڵم لەسەر پەپولە حەقیەوە باشە باڵی پەپولە پڕخاڵە ڕەنگەکانی تۆخ و کاڵە کاتی ئافرێ لەبەر هەتاو ڕەنگەکای گەشتر و ئاڵاو چەپڵێ دەستی خۆش بێت چەپڵەیەک مینا ڕاستەکە مینا بەڵێ یەک پرسیاری تر لێکەم و ئەڕێن لای چرخەکەمان ئەگەر تۆ بیتە شوێنی من حەزەکەی چۆن پێشکەشیکەی چەپڵە زۆر داواکە یان میوزیک یان پرسیار بکەی یان دیاری بەی بە هاوڕێکانم چیەکەیت دیاری بە هاوڕێکان دەست و دڵت زۆر باشە کەواتە منیش ئەڕۆمە لای چرخەکە و بابزانین چیمان بۆ دەرەچێت بۆی دواتر دیارەکەت پێشکەشکەم یەک دوو سێ بیرکاری با تۆزێک لەگەڵ مینایە بیرکەینەوە و لەگەڵ بینەرانیشە مینا ئامادەی؟ بەڵێ منیش ئامادەم با پێکەوە بڵێن یەک دوو سێ وێنەکەمان بێتە سەر شاشە و بابزانین ئەم پرسیارەمان ئەگەر بینەر بوو بیت لەم هەفتەیە لە هاوڕێکی کەشم کرد ئەڵێ دوو هەڵوژە ئەگەر هەردووکی پێکەوە بکاتە 16 واتە هەڵوژەکان ژمارەیان چەنە ئەی ئەگەر ئەو ژمارەی کە بوو چەند؟ ئەحمەد دەیڵێتەوە بیڵێمەوە دوو هەڵوژەمان هەیە بەیەکەوە هەردووکی ئەکاتە 16 دابەشی دووی کە ئەزانی کەیەکی چەنەکە ئەنجە دوایی ئەو ژمارەی کە بۆ دەرچوو هەڵوژەکە بێنە ئەو ژمارەیە بێنە کۆی کەرەوە لەگەڵ چ ژمارەیەکە ئەکاتە 12 تۆ وێنەکە بینی؟ بەڵێ ئەنج ژمارەیەک بۆ دەرەچێت ژمارەی لیمۆکە بێنە داینە لە خوارەوە ئەگەر بێت ئەو ژمارەیە کەمی کەیتەوە لە ژمارەیەکی گەورەتر لە خۆی کاکاتە سێ ئەوە چەنە دواتر هەر سێکی بەیەکەوە کۆکەرەوە من چاوەڕێی تۆم بەس ناتوانم زۆر چاوەڕێکەم ئاگادار بە مینە بخوا ئەڕۆم چی؟ نۆزدەکە تێناگەم لە مینە نۆزدە وای بابزانین ڕاستە یەک دوو سێ و چەپڵان هەر بژیت میناگیان براوە بووی ڕاست بوو خوات لەگەڵ باڵێ ئازیزانی من ژمارەکانمان بۆی کە بتوانن پەیوەندیمان پێوە بکەن ئێوەش هاوڕێیان بۆمان دانێن و با بۆشتان بخوێنەوە 0 یاخۆد 0 751 849 0 3 13 بابینمان لەگەڵا بەڵێ چۆنی؟ وەڵا باشم
یاخوا باش بیت ئەزانی من کە بە هاوڕێکان ئەڵێم چۆنی ئەوانی جەکسەر ئەڵێن وەڵا باشین زۆر دڵخۆشە بم کە هەمووتان باشن تەندروستی چۆنە چۆن؟ بەڵێ ئەزانم بەڵێ ئەزانی کەواتە بەڵێ تۆ بینەرێکی باشی بەرنامەی ژیری و دیاریت بەڵێ بەڵێ وەرە باریەک بکەین باش هەرچێکم پێوتی بە بەڵێ و نەخێر و ئەم شانە جواب بمێرۆ باشیش نەڵێ باڤینەوە ئێستا پەیوەندیت پێوە کردین؟ ها؟ شوێنەگەیشتم وتم باڤین ئێستا پەیوەندیت پێوە کردین؟ بەڵێ یەک چەپڵی بەهێز بۆ من براڤۆ وەڵا باڤین حەیف ئەم جارە خەی ناکە با بڕێنە لای چەرخەکەمان بزانین چەرخەکەمان چیمان پێڵێ باڤین پێم بڵێ دوو سێ یەک دوو سێ بابزانین دۆزینەوەی بووکەڵەکان باڤین ئەم بڕگێمان لە ڕێگەی ئەم شاشەیەوەیە کە تا ژمارە 8مان هەیە سەرەتا ژمارەیەک هەڵبژێرە ژمارە چەند؟ 4 1 2 3 با بیکەینەوە ئەزانی چیمان بۆ دەرچووە پێت بڵێ؟ چی؟ سێریکە ورچەکەمان بۆ دەرچووە لە ژمارە 4 بوو ئینجا ژمارەیەکی کەم پێ بڵێ بابزانین تایەتی ئەتوانین دوو ژماری تر بکەیتەوە باش یاڵڵە بیرکەرەوە ژمارە 1 2 3 5 6 7 8 بۆچی ژمارە 8 هەڵبژارد؟ ئەی گۆڕم مەیگۆڕە باش بەس چۆن بوو ژمارە 8 هەڵبژارد؟ لەبەرەوەی تووتە جوانە چونکە جوانە باشە یعنی باڤین ژمارە 8 لە منە چێ؟ تۆش جوانی تۆش ژمارە 8 باڤین باڤیکەینەوە 1 2 3 پیرۆزە خوات لەگەڵ ئەتوانم شتێ بکەم ئاخر ناچمەوە بۆ کتەکەەوە ئەزان چیەکەم؟ چۆنی باشی؟ خوا بەڕاستە؟ گاڵتە ئەکەیت ئەڵێ لەو کاتەوە ڕق بوومەتەوە لەویا دەستە خۆش بێ منت دەرهێنا سڵام محەممەد چۆنی؟ چەرێک باشی؟ تەنگ و باست محەممەد محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانای؟ بەڵێ هاوڕێی بەرنامەمان محەممەد چۆنی؟ باشم یاخوا باشبی محەممەد بیرمە کردیە زانی؟ بەڵێ سێرکە
جوانە ورچەکەمان بەڵێ وڵای حەزم لە ملپێچەکەی کردووە تۆ بڵێ بۆ ملی من نەبێ بیبام نابێت محەممەد ئەم شتەی لە تۆ جوانە ئابڕاستە زۆر سپاس دەکەم محەممەد وەرە بە یاریەک بکەین ئەو چییە من ئەمڕۆ لە یەکەم پەیوەندیەوە هەر خەریک یاری کردم بووم قەیناکە حەزم لە یاریە و زەم زۆر پێ با پێکەوە یاریەک بکەین لەگەڵ محەممەد ئەویش یاری چی یارێک بکەین باشە چی؟ ئەڵێ با منیشی تیابم یارێکە ئەوە کە قسەکە ئێوە گوێتان لێنێ بەس خۆم لی تێگەم ئەنە جایش زۆر قساکات محەممەد با یاری هین بکەین یاری پێچەوانە بۆ نمونە ڕەنگی سپی باش دڵخۆش گریان نا من نەموت پێکەنین وتم دڵخۆش بێتاقەت گریان پێکەنین بەرز نزم با بڕۆینە لای چرخەکەمان لەبەرەوەی کە من هەبێ بە خێرایی پێت بڵێم پرسیارەکە بۆی تۆ براوە بیت یاک دوو ورچەکە تۆ بیخوێنەرەوە سێ بابزانین محەممەد چی بۆ دەرەچێت دۆزینەی بووکەڵەکان دۆزینەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو محەممەد کاتە بە بووکەڵەکەی دەستم بخەمەوە شوێنی خۆی بێجگەل لە ژمارە 4 و ژمارە 8 ئەم دوو ژمارەیە کراونەتەوە چ ژمارەیەکی تر؟ ژمارە چەند؟ دوو یەک دوو سێ قازەکەمان بۆ دەرچووکە خەریکی مەلەکردنە ژمارەیەکی ترمان پێ بڵێ شەش چۆن بوو ژمارە شەشە هەڵبژارد؟ محەممەد چۆن بوو هەڵبژارد؟ چۆن بوو ژمارە شەشە هەڵبژارد؟ هەروە باشە بینەران جەماعەتی کۆنتڕۆڵ خۆ پێشەوەی بڕۆینە بەرنامەکە ئەڵێ هەموو بووکەڵەکانمان کەشف بوون با بگەڕم یەک دوو سێ پیرۆزە من ئەچم شوێنی بووکەڵەکانە گۆڕم تا ناوبڕێکی کورد ئەگەڕێمەوە بۆ لاتان بەڕێکم میگۆڕ پێکەنین شیرینی ژین پێکەنین لابەری تووڕە یوقین دیارە خۆشیە وەک دیاری پێ بکەنن پڕ بە دڵ باگڕوتین پێ بکەنن پڕ بە دڵ باگڕوتین پێ بکەنن پڕ بە دڵ باگڕوتین لا 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 بینەران لەگەڵ ما بڵێن لا 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 سەسپاس خوازم شۆپلان لێ وتیان بۆ گۆرانەکە کۆتای پێبێ ئەگینا خۆی زۆر زۆرمەوە هەرەڵە پێ بکەنن پڕ بە دڵ باگڕوتین پێکەنین شیرینی ژین بەڕاستی
پێکەنین زۆر پێویستە تایبەتی بۆ هاوڕێ خۆشەویستەکانم بۆی هەمیشە لە دڵەوە پێ بکەن دڵنیام کە دایە و بابا دڵخۆشتانەکەن هەوڵەیەن کە ئێوە هەمیشە لێو بەخەندە بن وەکو من چۆن هەوڵەیەم کە دڵخۆشتان بکەم گۆرانیتان بۆڵێم دیاریتان پێشکەشەکەم بۆی هەمیشە پێ بکەنن پڕ بە دڵ باک و ڕوتین ئازیزانی من یوتیوبمان هەیە یوتیوبەکەمان نەزانن ناوی چیە ناوی کورسات کیتسە ئەتوانن لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە بینەری ئەم بەرنامەیە و تەواوی بەرنامەکانی ترمان بن و چێژی لێ ببین و پێ بکەنن پڕ بە دڵ باگەڕوتین هانا پێ بکەنە پڕ بە دڵ باگەڕوتین هانا پێ بکەنە پڕ بە دڵ باگەڕوتین هانا سڵاو چۆنی گوێم لە دڵی پێکەنینەکەت نەبوو نیش باشمەیتە وەڵام منیش زۆر زۆر باشم هانا تۆ بە چ شتێ زۆر پێکەنی ڕا بە قسەی هەزەلی کەواتە بۆستا با نوکتەیەکە بۆ بگێڕمەوە خۆشحاڵە بن باش ڕۆژێ لە ڕۆژان باخچەیەک هەبوو لە بەرنامەی ژیری و دیاری باخچەکە لە پڕەکان نەما تابوو ئای کۆ چەپڵەکانتان جەماعەتی کۆنتڕۆڵ نوکتەم گێڕایەوە دەست خۆش بێت وەرە باریەک بکەین من پرسیار لێکەم تۆش پرسیارم لێکەی چۆنایی واتە سێرکە یارەکەم دۆزی و ئێستا ڕێکم خست من چەند زیرەکەم یارەکەمانەزانی چیە بۆ نمونە من ئەڵێم باخچەیەکمان هەیە لە بەرنامەی ژیری و دیاری تۆ ژەڵێ خانوویەکیشمان هەیە خانووی زیتەڵەیە لە بەرنامەی ژیری و دیاری ئەنجایەتە لای من جایەتە لای تۆ ئەنجایەتە لای من جایەتە لای تۆ دەستێ بکەین باڵێ باخچەیەکمان هەیە لە بەرنامەی ژیری و دیاری خانوویەکمان هەیە خانووی زیتەڵێ ئاخە تاو نەکرد لە بەرنامەی ژیری و دیاری ئەنجە نۆرەی منە بڕگەیەکمان هەیە بڕگەی دۆزینەوەی بووکەڵەکان لە بەرنامەی ژیری و دیاری بڕگەیەکمان هەیە بڕگەی پۆلەکان لە بەرنامەی ژیری و دیاری ئافرم بڕگەیەکی ترمان هەیە بڕگەی پرسیارە گشتەکان لە بەرنامەی ژیری و دیاری نۆرەی تۆیە بڕگەیەکمان هەیە بڕگەی دۆزینەوەی وێنە جیاوازیەکان لە بەرنامەی ژیری و دیاری های بژێت یەک چاپڵی بەس بەڕاستی زۆر زیرەک بووی بەس یەک شتمان بیرچوو بڵێ هاوڕێکەم چیمان بیرچوو بیرکاریەکە نا من چەپڵە من دادە سەوارمان نەیە لە بەرنامەی ژیری و دیاری پێکەنی زۆر باشە ڕێنە لای چرخەکەمان یەک دوو سێ کوا دەنگی میوزیک پۆلەکان پۆلی چەند بووی حەوت هەر بژیت کاتە با بڵێن یەک دوو سێ پرسیاری دووەممان لە بۆکسی ژمارە حەوت بۆت خوێنمەوە ئەلو هاوڕێکەم بۆت خوێنمەوە باڵێ زۆر باشە پرسیاری دووەممان ئەڵێت پێناسێ ئەمە ئاگادار بە ئەو زانستەیە
کە دەکۆڵێتەوە لەوەی کە پەیوەندی هەیە بە زەریا و دەریاکانەوە. واتە چ زانستێک دەکۆڵێتەوە دەربارەی زەریا و دەریاکان؟ زەویناسی، زەریاناسی، نەخۆشی زانی. زەریاناسی. بابزانین ڕاستە. ڕاستە. هەر بژی داڕێ جوانەکەم پیرۆز ببێ بووی بە براوەیەکێک لە دیارەکانی بەرنامە ژیری و دیاری. بخوا بەڕاستانە. ئەڵماسمان لەگەڵا. ئەڵماس. باڵێ. چۆنی؟ باشم. چۆنی؟ من بۆ سەبابیری لێکەمەوە خۆی ڕاستی تۆزێک. نانە زۆر باشتم. زۆر باشم ئەڵماس. باڵێ. ئەڵماس تۆ ناوە ئەڵماسە؟ باڵێ. کێ ناوی؟ باوکم. ئای ناوەکەت زۆر تایبەت و خۆشە. دڵنیام کە زۆر زۆریشی خۆشەوی بۆیە ناوی ئەڵماس. هەمیشە گەشاو و جوان بی وەکو ئەڵماس. چەند ساڵی؟ 6. ئای تەمەند درێژ بیە خوا ئەڵماس. ئەڵماس. ئەڵماس تۆ ئەزانی بەرنامەی ژیری و دیاری چۆتە ساعەت چەند؟ 4 بۆ 5. هەر بژیت یەک چەپڵی بەهێز بۆ ئەڵماس. ئەڵماس تۆش پرسیارێ لە من کە. باڵێ. بەڵێ؟ کوردە؟ لەوانەیە بکاتە 15. هەر بژی. بۆچی کاکشبان من ڕاستم کرد. ئەڵماس تۆ چەپڵم بۆ لێبە. دەست خۆش. با بڕۆینە لای چەرخەکەمان. باڵێ. 1 2 3. ئەڵماس سێری کە چیمان بۆ دەرچوو؟ دووبارە هەوڵ بدە. کەواتە با دووبارە هەوڵ بینەوە. 1 2 3. ئەنجا ئەڵماس ئێستا سێری کە بزانە چیمان بۆ دەرچوو. پیرۆزەمان بۆ دەرچوو. پیرۆزە واتە براوە بووی. پیرۆز بێ. قوربانە بم ئەڵماس خوارد لەگەڵ. بەڵێ ئازیزانی من ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 406 99 یاخود 0 751 849 03 سیانزە. زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ. من زۆر شاد و خۆشحاڵم. بەڕاستانە شادیشمان لەگەڵا. شاد؟ باڵێ. چۆنی؟ باشم. کاتە تۆ بێ هەمیشە پێ بکەنی وایە؟ باڵێ. بە چ شتێک زۆر دڵە خۆشە بێت؟ کاتێکە لە مەکتەب دەرس. کاتێکی؟ کاتێکە لە قوتابخانە دەرسی. دەرسی یان کاتی بە قوتابخانە کامیان؟ کاتێکە لە قوتابخانە دەرسی. واتە قوتابخانە تەواو بکەی مەبەست ئەوەیە؟ باڵێ. کەواتە هەمیشە شاد و دڵخۆش بی. دڵنیام کە داهاتوویەکی گەشت چاوەڕێتەکە. حەزێکی لە داهاتوە ببی بەچی؟ ئەندازیار. ئەندازیاری چ شتێک؟
ئەندازیاری تەلارسازی. ئەنجا منی ژەڵێم ئەندازیارە پچکۆلەکە لە تەختە و دار کۆشک و تەلار دروستەکە دەبڕوانە. چەندە جوانە؟ دواتر دڵنیام کە شاد ئەتوانێت بە باشی هەوڵبا لە داهاتوە بێت بە ئەندازیارێکی باش. شاد لە کێو لەگەڵمان نابووی؟ لە سلێمانیەوە. خۆشحاڵینێ چەند ساڵ بوویت؟ 11 ساڵ. ئای گیان یەخوا تەمەند درێژ بی شاد. حەزەکەی کام بڕگەیت بۆ دەرچێ؟ بڕگەی بیرکاری. کەواتە بە هیوای بەختێکی باش و با پێکەوە بڵێن یاک دوو سێ. پیرۆزەمان بۆ دەرچوو. شاد بەڵێ حەزەکەی پرسیارت لێکەم یان یەکسەر دیاریت پێشکەشکەین؟ بەدڵی خۆت. مادەم زۆر حەزت لە بیرکاری بوو با هەر پرسیارێک لێکەم. ئەگەر ژمارە 20 کۆکەینەوە لەگەڵ ژمارە 20 ئەکاتە چەند؟ هەر بژیت بژیت ئەندازیارەکەمان خوات لەگەڵ شاد. هاوڕێکمان لەگەڵایە بەس پێتان ناڵم ناوی چی ئەزانم بۆ؟ چونکە ئیسا خۆی پێمان دەڵێ. ئەلو؟ ئەلو تو ئەو هاوڕێمانی کە پیتی یەکەمە بە ژە، پیتی دووەمە بە لە، پیتی سێمە بە ئیە، پیتی چوارەمە بە ئەلفە و ناوەکەشە ئەبێ بە ژیلیا؟ بەڵێ. چۆنی ژیلیا؟ باشە. یاخوا باش بی لە کێوە پەیوەندیت پێوە کردووی؟ ژیلیا؟ ئەلو؟ بەڵێ. ژیلیا چەند ساڵی؟ 7. تەمەند درێژ هەشت. وا هەشتی چەند لە دایک بووی؟ 5. پێنج؟ ئەی تەمەند درێژ بی یاخوا. جا ئەو کاتە پەیوەندی بکەرەوە بە بەرنامەی ژیری و دیاری منیش گۆرانیت بۆڵێم هی هەموو ساڵێ بە خۆشی باشە؟ ئەنجە ژیلیا با پرسیارێک لێ بکەم. من زۆرم حەز لە دیاریە، زۆرم حەز لە سوپرایز. تۆ ژوای؟ بەڵێ. ئەنجە بڵێتی ژیلیا پێنجشەممە 8 ڕۆژی لەدایک بوونی من بوو. ئەنجە جەماعەتی کۆنتڕۆڵ سوپرایزیان بۆ کردبووم. هەموو شەوێک بیرمەکەوێتەوە تێرەگرێم لە خۆشیە. زۆر سپاس. هیچمان پێشکەشەکەی گوڕانێکی خۆش زانی؟ هاکە بەسادی خوڵاهم هیچ لە بەردی. ئۆی قەی ناکە. من دوای گۆرانێکی زۆر خۆش بۆڵم دەربارەی وڵات. باشە بڕێنە لای چرخەکەمان؟ بڕێنە لای چرخەکەمان؟ 1 2 3 و ئەڕۆینە لای چرخەکەمان. 2 3 جیاوازی وێنەکانمان بۆ دەرچوواتە من یەک تۆزیەمە ئێرەوە و پێکەوە ئەڵێن 1 2 3 ژیلیا و وێنەکەمان بابێتە سەر شاشە بۆی کە 5 جیاوازی بدۆزینەوە. دەستان خۆش وێنەکەمان بۆ گەورە بکەن. وێنەکەمان بۆ گەورە بکەن. ئێستا ئەیبینی تۆ ژیلیا وێنەکەمان گەورە کرا 5 جیاوازیمان بۆ بدۆزەرەوە. پێنج جیاوازیمان بۆ بدۆزەرەوە.
سوورەکە چی؟ چی سوورەکە؟ ئەبێ بۆمان ڕوونکەیتەوە. سەقە باخەکە سەری خانووەکە سەری خانووەکە گڵۆبەکە یەک ئەوە. گڵۆپەکەی چووبەکان ئەوە دوو. چیتر چیتر؟ بلۆکەکە چیەکە؟ بلۆکەکەی دا ئاوەکە بلۆکەکەمە. ئەوەی کە بەردەمی گوڵی پێوەیە ئەوە سێ. سێری ئەو لاشکە لای ماسیەکانە. چیەکە؟ ماسیەکمان دیار نییە فەرمەوە چوار یەک جیاوازیت ماوە یەک دانە یەک دانە یەک. یەک جیاوازیت ماوە. سەری ماسیەکەکە سەری لای ماسیەکەوەکە. گوڵەشیلەکە چیەکە؟ گوڵەشیلەکە کەواتە پەنسەکە کەواتە ئەوە پێنج و چەپڵەیەکی بەهێز. بەڵێ ئازیزانی من ئەم هاوڕێشم ژیلیا براوە بوو. هەموو هاوڕەکانم هەتا ئێستا هەموویان براوە بوون. کەواتە دیاریم ئامادەیە بۆ هەر هەمویان. زۆر زۆر سپاس بۆ ئایکیو بۆ دابینکردنی دیاری باش بۆ هاوڕێکانمان. هاوڕێکی ترمان لەگەڵایە کۆتا هاوڕێمانە بێت. دە بۆ چی کۆتا هاوڕێمانە؟ وەڵی من حەز ناکەم کۆتا هاوڕێمان بێ. من ناڵێم کۆتاییە. بەس قەینا بانی مەزنەکە. مەزن ئەلو ئەلو مەزن مەزن بەداخەوە پەیوەندەکەی مەزن داخراوەتەوە. مەزن گیان جارێکی تر هەوڵ بکە پەیوەندیمان پێوە بکەی باشە چاوەڕێتەکەم بەرنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێک سەعات 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابێ. بۆیە ئازیزانی من هاوڕێ باشەکانم لە هەر شار و شارۆچکەیەک بتوانن هەموو ڕۆژێک هەوڵ بن کە پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی کە ئاسی ژیری ئێوە تاقی بکەینەوە دیاریتان پێشکەشکەین. بەڵێ پیرۆستان بێ ئەوانی کە براوە بوون و لە سلێمانیەوە لەگەڵمانە بوون ئەتوانن لە ڕۆژی سبەینێوە کە ئەکاتە دووشەمە سەردانی دەستگای میدیای کورساتکەن لە دەباشان بۆ ئەوەی کە دیارەکانیان وەربگرن. ئەوانەشی کە لە دەرەوەی سلێمانی لەگەڵمانە بوون ئێمە دیارەکانیان بۆ نێرین و بڵێم کۆتا هاوڕێمان ئەی تخوا ئەکرێ نەڵێم کۆتا هاوڕێمان شەم ئەلو شەم ئەلو شەم من گوێم لە دەنگتە تۆ گوێت لە دەنگی منە؟ بەڵێدا دەتەوات چۆنی؟ زۆر باشم نادەتەوات. یاخوا دایمان باش بیت. منیش زۆر باشم لەبەرەوەی کە دڵخۆشم گوێم لە دەنگی تۆ بوو. لە کێو لەگەڵمانای؟ سلێمانی. واو سلێمانی شارەکەم شارە شکۆدارەکەم. چەند ساڵی و ئەڕۆینە لای چەرخەکەمە؟ 9 ساڵم. زۆر باشە تەمەن درێژ بی. 1 2 3 بیرکاری باشی لەم بڕگەیە؟ بەڵێ. کاتە باش ژمارەکان بێنە سەر شاشە با بزانین پێمانەڵێ چی و تۆش وەڵامێکمان پێ بڵێ. زۆر باشە. زۆر باشە. ژمارەکان وەرن بۆ لامان. 2 ئەناناس کۆ بکەیتەوە ئەکاتە ژمارە 10 واتە کۆ 1 ئەنەناس ئەکاتە چەند؟ ئەو ژمارەیە بێنە چۆن؟ شەم گوێت لە منە؟ بەڵێ.
سێری شاشەکە و کە سێری تەلەڤیزیۆنەکەی ماڵەوەتان کا بەڵام دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە بۆی کە من بۆت باس بکەم ئەم بڕگەیەمان چۆناییە دڵنیام کە بینەری بەنامی ژیری و دیاریشی ئەزانیت دوو ئەنەناس کۆ بکەیتەوە کاتتدا کەواتە ژمارەی ئەنەناسەکە چەنە ئەگەر بێت و دای بنەی لەگەڵ هەرمەیە ئەکاتە 8 ئەی هەرمێکە ژمارە چەند بوو کەمیکەیتەوە لەگەڵ سێوەکە ئەکاتە 2 کەواتە ئەنەناسەکە و هەرمێکە و سێوەکە پێکەوە ئەکاتە چەند و پێمان بڵێ چۆن؟ 4 8 بەڵێ ئادەی بابزانین شەم کۆتا ژمارە چەنە شەم یەک ژمارە کۆتایی لێو هاوکارم ڕەوەند ئاوام بۆ کات ژمارە کاڵە شەم ژمارەکەم پێ بڵە خێرا قبۆتە دادت باشە دەی وەستاو ئۆ خۆپ دانیشتومێ ستا لە قەرەق دەریە کەسم لا نییە هەر خۆمم تەنیە شەم ژمارە کۆتایی دادەتەوات گیان ئەتوانین بەرنامەکەیانم بۆ بگۆڕ ناتوانین لە بڕۆی کە کاتیشمان نەماوە ئەبێ بڕۆینە لای کورسات مەگەزین لە بڕۆی هاوکارمان ڕەوەند چاوەڕێ بانەکە دادەتەوات هاوکاری مەکەی باشە جەماعەتی کۆنتڕۆڵ ئەتوانم بڕۆمە لای ڕەوەند بزانم کە ئەڵێ ژمارە چەند ژمارەکەی ڕەوەند وەرەگرین چەند ئەڵێی تۆ من ئەڵێم نۆ تۆ ئەڵێی نۆ نۆ کەواتە باوەری بگرین ژمارە نۆ 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 هەر